بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ڕێنمایی هاتوچۆ لە مزگەوتەکانی چەمچەماڵدا کە لەناو مزگەوتەکاندا لەلایەن ئەفسەرێکی هاتوچۆ و هەروەها مامۆستایانی ئاینیەوە ڕێنمایی هاتوچۆ بڵاو دەکرێتەوە. فەرموون پێکەوە بینەری. بە مەبەستی ئاشناکردنی هاوڵاتیان بە هێما و ڕێنمایەکانی هاتوچۆ و پێدانی هۆشیاری هاتوچۆ بە نوێژ خوێنان، ڕێکخراوی هیوای هەمووان باوکاری بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ، هەڵمەتێکی هۆشیاری هاتوچۆ لە مزگەوتەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی تەکێ و بازیاندا بەڕێوە دەبات. هاوڵاتیانیش سازدانی ئەم جۆرە هەڵمەتانە بە گرنگ دەزان و داواکار نەمەڵمەتانە لە ناوەندەکانی خوێندنیشدا بەڕێوە بچێت. مامۆستایەکی ئاینیش باس لەوە دەکات پابەندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ پابەندبوونە بە ڕێنمایە شەرعیەکانەوە. دیارە ئەم جۆرە سیمینارانە کە سوودێکی زۆری بۆ جێبەجێکردنی یاساکانی هاتوچۆ هەیە لە ڕوانگەی شەرعەوە بۆیانمان ڕوونەوە کرد کە پابەندبوون بە یاساکانی هاتوچۆ پابەندبوونە بە بنەماکانی ئیسلامەوە کە بۆ هاوکاریکردن و کار ئاسانیکردنی خەڵک و هاتوچۆی خەڵک و دروستنەکردنی ئاستەنگ و گیان لە دەستدان و کەمکردنەوەی قوربانیان و زەرەری مادی دارە توانیمان پەیامێ بگەینین بە نوێژ خوێنان کە پابەند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆی ئەم تیرۆریسپیە کە زیادی کردووە و ڕێژەی قوربانیەکان زیادی کردووە. بەڕاستی کارێکی جوان و هەم شەرعیە و هەم کۆمەڵایەتیە و هەم بۆ خزمەتی خەڵک و میلەتەکە کام ڕێکخراوە ساوە بەبەستنی ئەم سیمینارە بۆی کە لە ئەفسەرەکانی هاتوچۆی چەمچەماڵ زۆر گرنگەکە لە سەرەتاییەوە هەتاک و زانکۆ ئەم ڕێنمایانە هەبێت کە ئینسان و شار بێتەوە بۆ لێخڕوونی ئۆتۆمبیلەکان. هەر کوشتنێکی بەبێ مۆڵەت قەتلی عەمدیە، هەر کوشتنێکی سەریع قەتلی عەمدیە و هەر عەزیەتدانێکی خەڵکیش لای خوای گەورە تاوانبارە بیت. بۆیە داواکەینە خوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات و کارمان چاک بکات و هیدایەتی هەموو لای بدا ئینشاءالله. سەرۆکی ڕێکخراوەکەی ئاماژە بەوە دەکات مەبەستیان لە سازدانی ئەم جۆرە هەڵمەتانە هۆشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیانە لە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و پابەندبوونیان بە ڕێنمایەکانی هاتوچۆوە. بەوپی ساڵ بە ساڵ ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بەرەو هەڵکشان دەچێت و بەو هۆیەوە ژمارەیەک هاوڵاتی گیان لەدەست دەدەن و ژمارەیەکی دیکەش بریندار و کەمەندام دەبن. بۆ ئەم ساڵش بە پێویستمان زانی کە چەندین سیمیناری جۆرا و جۆر ئەنجام بین لە سنووری پارێزگای سلێمانیدا بەتایبەت لە قەزای چەمچەماڵ و تەکیە و بازیان و بەردەقارەمان و لەگەڵ ئەوەشدا ناوشاری سلێمانیش چەندین سیمینار هەم لە هۆشیاری هاتوچۆ و هەم لە هۆشیاری تەندروستی بۆ ئومێدی ئەوەی کەواوەکو ڕێکخراو بتوانین خزمەتێ بکەین بە دانیشتوانی قەزای پارێزگای سلێمانی بە تایبەتیش قەزای چەمچەماڵ بۆیکەوە هەم لە ڕووی هۆشیاری تەندروستی و هەم لە ڕووی هۆشیاری هاتوچۆوە کەوا سوودێکیان پێ بگەینین بەڵکو ئینشاءالله خەڵکێک دروست بێ بۆی کەوا هۆشیاریان هەبێت لە هەم لە هاتوچۆ و هەم لە تەندروستی. سەرەڕای هەوڵی ڕێکخراوەکان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵام لە ئێستادا و لە هەرێمی کوردستان ڕووداوەکانی هاتوچۆ بە هۆکارێکی سەرەکی مردنی هاوڵاتیان دادەنرێت. هاوڵاتیان و شۆفێرانیش حکومەت لە ئاست ڕووداوەکانی هاتوچۆ بە کەمتەرخەم دەزانن. بەو پێی بەشێکی زۆری ڕێگا خێراکان تەواو خراپبوون و هێما و هێڵکاریان وەک پێویست نییە. لایەنە پەیوەندیدارەکانیش هۆکاری بەشێکی زۆری ڕووداوەکانی هاتوچۆ بۆ خێرایی لە ڕادەبەدەری شۆفێران و پابەندەبوونیان بە ڕێنمایەکانی هاتوچۆوە دەگەڕێننەوە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ.